دلێر زۆر دڵتەنگ بوو، هەستی بە شکانەوەیەکی گەورە دەکرد. تێنەدەگەیشت بۆ نابێ ئەو وەک مرۆڤێک گوێ لێ بگیرێت. لە ناوەوە زۆر تێکشکا بوو، هەمیشە لەگەڵ خۆی قسەی دەکرد و دەیوت ئەگەر ناتوانی گوڵێک بڕوێنیت خۆ دەکرێت نەوی بەدڕک. مافی خۆتە بە گوێم نەکەی، بەڵام ناکرێت گوێم لێ نەگریت. خوددا لە حەقی خۆی خۆش دەبێت، بەڵام لە حەقی بەندەکەی نا. حەقی من ئەوەیە وەک مرۆڤێک سەیر بکرێم. ئاخر ئەو لوت بەرزیە چییە و ئەو هەموو ڕقە لە پای چی؟ دەبێت تێبگەین ئازاردانی مرۆڤێک قەرزێکە لە ڕۆژگار وەری دەگرین، باجەکەشی زۆر گەورەیە. دلێر چۆنیت؟ خۆ دەزانین لە ئیش بوون، ئەو هەموو تەلەفۆنت کرد نەمەتوانین جواب بەمەوە. چی بووە؟ وازم لە ئیشەکە مێنە. ئەوە بەڕاستە تۆ؟ بەڵێ. بۆچی؟ لەبەرەوەی کەس گوێ لە من ناگرێت. کەس گوێ لە تۆ ناگرێت دلێر؟ باشە پێم بڵێ، تۆ بۆ لە هیچ شوێنێ جێت نابێتەوە؟ شنیار، چ بکەم؟ یعنی گەر چایەتی بم نابێ قسە بکەم، نابێ لێ دوام بدەم، نابێ یارمەتیان بدەم، کەس گوێ لە من ناگرێ نا. نەخێر نابێ قسە بکەیت، تۆ چایچیت لەوێ، ئەوان ئەمری لەسەرەکەن و تۆ تەنفیزیەکەیت، هەر ئەوەنە. ئێمە بێ لە بەیانیەوە هەستی لە خەو بچین بۆ ئێش هەتاینەوە کاتی خەوماندایە. تێگەیت؟ باشە تۆ بۆچێ بێ لە هەموو مۆزوعێکا قسە بکەیت دلێر؟ شنیار، خەتای من نەبوو، ئەوان نەیانهێش قسە بکەم، منیان شکاندەوە. تۆ یان شکاندەوە؟ باشە تۆ بۆچێ بێ لە هەموو مۆزوعێکا بی، بۆ ئەبێ لە هیچ شوێنێک تۆ جێو نەبێتەوە دلێر؟ بێزار بووم بەدەستەوە، 3 ساڵە من بە دوای تۆم، 3 ساڵە بە هەموو شتێک رازیم دلێر. شنیار، من لە شوێنێکیش ناکەم، ڕێزم لێ نەگرن، حسابم بۆ نەکەن. حسابت بۆ نەکەن؟ ئاخر بۆچی حساب بۆ چایچیە بکەن دلێر؟ بۆچی بیکەن؟ ئەوان ئەمرە لەسەرەکەن و تۆ تەنفیزیەکەیت، هەر ئەوەنە. 3 ساڵە من چاوەڕێم ئەم ڕۆژە دابێت بۆ تێکتدا دلێر، و ئێمە خانوومانەگرت، ئەشێنەوە ماڵمانەکڕی، بۆچی وا لەم نەکەیت دلێر؟ بێزار بوومیتر، بێزار بووم بەدەستەوە، نامەوێ ئەسڵەن بژت بینمەوە، نامەوێ. شنیار، تۆ گوێم لێ بگرە، بابەتەکە وانییە، ئەو کارە ناکارێکتر دەدۆزمەوە. کارێکی کەی چیە دۆزیتەوە؟ هەتا ئیشەمان دۆزیەوە 10,000 کەسمان ماچ کرد، یعنی وا ئەبینین هاوسەرەکەت لە کافتریای شەکات دلێر، سێرم کە هیچ بەزەیەک بەم نایەتەوە تۆ. یەک موشەی گەشتم گوێ لێ نەبێت لە تۆ جارێکیکە، ئەسڵەن نامەوێیتر بشت بینمەوە. شنیار، شنیار. هیوا و ئاواتەکانی دلێر ڕەما لە ناوچوو، خۆشەویستەکەشی پشتی نەگرت و ئەویش ڕۆیشت. دلێر لەگەڵ خۆی دەستی کرد بە گفتوگۆکردن، دەیگوت بەهێزی ئەوەیە بتوانیت تۆڵەی خۆت بکەیتەوە، بەڵام نەیکەیت. بتوانیت وەڵامی تۆڕەبوونەکانت بە تۆڕەتر بدەیتەوە، بەڵام نەیکەیت. بەهێزی ئەوەیە کە دڵیان شکاندی تۆ بتوانیت زیاتر تێکیان بشێنیت، بەڵام نەیکەیت. مرۆڤی ئازا ئەو کەسەیە کە وەک مرۆڤ دەمێنێتەوە، نەک وەک ئەوان.